منای خوای بەخشندە و میهرەبان من یاسین لە مێت کوردەوە لەگەڵتانم لە بابەتی ئەو ڕۆکەماندا دێین باسی پارتی دووەمی NSAID دڕەگەکان دەکەین و هەروەها باسی ئەسیتامینۆفینیش دەکەین کەەوە واتای بە زمانی بازار خۆمان زیاتر پاراسیتامۆل. با یەکەم جار بێنە سەر ئەو خشتەیە دووبارەی ئەو خشتێ بکەنەوە ئەمە گوتمان کۆکسێک و کۆکسلومان هەیە پرۆستاگلاندینەکان کەەوە پرۆستاگلاندینەکان دروست دەکەن بە هۆی ئاراکیدۆنیک ئەسیدەوە ئاراکیدۆنیک ئەسید دێ بە کۆکسوان یاخود کۆکس دوو دەبتە هۆی دروستکردنی پرۆستاگلاندین. لە کۆکسیەک گوتمان زیاتر حاڵەتەکانی نۆرماڵە بۆ نمونە پرۆتێکتی گاستریک میۆکۆسا دەکا ڕێنال پرفیوشن ڕادەگریت باشە وە دەکا بڵەد فلۆوەکی زۆر لە بۆ ڕێنال چی ئەو شتێکی باشە وهروەها دەبتەوە پلێتلێت ئەگریگیشن کەەوە پریڤێنت بڵدینگین دەکات. وهروەها لە کۆکس دوو کەەوە حاڵەتەکەی ئەب نۆرماڵە دەبتەوەی ئینفلامێشن و فیڤەر و پین وهروەها پلێتلێت ئەگریگیشنەکەش نایاڵی کەواتە زۆر جا دەبێتە هۆی بڵیدینگ. بابینە ئێرە کلاسیفیکیشنی NSAIDەکان non selective COX inhibitor هەیە لەگەر selective COX inhibitor selective COX inhibitorەکان کۆدەکەی بەوەیە کەلیمەی کۆکسی تێدایە سیلیکۆکسیب لەگەر ئیتۆریکۆکسیب باشە هەردووچە کەلیمەی کۆکسیان تێدایە و هەروەها non selectivەکانیش ئەو بابەتانەمان هەیە تقریبا هەمویان ریڤەرسیبڵن غەیری ئەسپرین کەەوە irreversible بایندی ئەنزایمەکەی دەبێت کۆکس ئەنزایم دەبێت. باتەمشایەک ئەو خشتەیە پێین لۆی فکرشی زیاترمان لەسەری هەبی ئەو خشتەیە باسی ئەوەی دەکا ئەو دەرمانانە ئەفینیتیان لە بۆ چ دڕەگەک زیاترە بۆ نمونە سیلیکۆکسیبەکەەوە ئەمە گوتمان سلکتیڤ کۆکس 2 ئینهیبیتەرە باشە لە بۆ کۆکس 2 ئیش دەکا بە تەنها کار لەسەر کۆکس 1 ناکە تەنها ئینهیبیتی کۆکس 2 دەکا بەڵام ئەگە تەماشای ئەسپرینکەین ئەسپرین نە سلکتیڤە کار لە هەردووچی دەکا بەڵام ئەفینیتیەکەی لە بۆ کۆکس 1 زیاترە ئەویان زۆر بەکارێکمان دێ ئەسپرین ئەفینیتی لە بۆ کۆکس 1 زیاترە ئەو خشتەیە هەر لە کتێبی لیپینکۆتەوە دەرهاتووە. Major effect of prostaglandin synthesis inhibitor يعني بقوترين أو إفكتاني كوا أما دتواني بيكين بهوي NSAID دكانو برش NSAID دكام زين تسمعلو دكا inhibit يدرس كدني prostaglandin دكا لوتس بكارده analgesia واتا كم كرنوي آزار چون بلوچی prostaglandin دكا prostaglandin E2 أما قلت ما برسلا pain كاتو بلوچی دكا pain كنامينه antiparesis ديجا تا reduce of body temperature لبروي prostaglandin E2 لهايبوثالاموس ليركوانا prostaglandin E2 بربرس بلا pain لخانه كاني ليش بلام لهايبوثالاموس prostaglandin E2 بربرس لا زيادة كرني temperature ليش اما بلوشي دكين باجو بلوك ماكر reduce body temperature دبتو عالتي سيئة كين anti inflammatory action اما قلت ما prostaglandin كان بتايبتي اني الكوكس 2 دروس دكين كعالتي inflammation باشا pain swelling inflammation كاتا اوشن تساعدك بهوي inhibit prostaglandin كان anti thrombotic action اما TXA2 مان هي باشا thromboxane A2 اوان لكوكس 1 زياتر دروز دكري TXA2 لكوكس 2 دروز ناكري تتواني بلين زياتر لكوكس 1 TXA2 دروز دكري اجا ما هستين كوكس 1 مان inhibit كرت كاتا anti thrombotic action واتا inhibition of platelet aggregation لبو عالته كاني cardiovascular system زياتر بكارده cardiovascular system disease كان بكارده خالي بينزم خالشي زور جرينجا closure of ductal arteriosus in newborn maintained by local prostaglandin E2 and I2 اما ductal arteriosus من هيك وها بهوي prostaglandin E2 I2 بارزگاری ليه دكري اما دين او E2 I2 ناهلين prostaglandin كان اوج دبتو هوي اوي كوا دكتور ارتريوس سكا كلوزبي تكون بخوي لعالتي اسايد بي كلوزبي استلير كان زياتر باسي دكن دكتس ارتريوسسيا اكيد مشايش اوينيكن اوان فيتال سيركوليشن اوان سيركوليشني بروفاتشي اسايا لا فيتال سيركوليشن اكيد مشايكن هم اورتا هم بالمونري ارتري هر دوچان هر خويني تير بورن خيري خويني oxygenated blood يعني بابلين بنام داتي باردبي لو اشتكي النعبين هي بيدا قلت الدكتور ارتريوسس باشا هو اللي ركوانا نما اوتيا تقريبا وكو بابلين فيزلكا لنا عبيني pulmonary artery و aorta خينيكي دقواسي تو لو تزياتر بكارتهات لبوري او زياتر خيني دبرد السيكان السيكان لوقت يوي كوا من دال هشتا لدايق نبوا زور بي سي بي نيز كو من دال لسجي داچ هنا سينادا لو يكش
هەرستا خی گەورە سوبحانەوە وتعالە دکتۆر ئارتریۆسی لە بۆ مە دروست کردیا زیاتر خینەکە دەستەوە ئاوەرتەوە لە بۆ لەش دەکەڕێتەوە بەڵام پاش لەدایک بوون ئەو دکتۆر ئاتریۆسە دەبی کلۆشتەر ببی دەبی قەپات ببی باشە بەڵام هەندێک حاڵەت هەیە قەپات نابی ئەگە قەپات نەبی مشکلێکمان لە دروست دەکات ئەوە خێنی ناتێرە ئەوەیان تێرە ئۆکسجینێتت ئەوان دی ئۆکسجینێتت بڵادا نابی ئەو خێنە تێکەر ببی ئەگە تێگەربی ینی کلینیکال پوینتی زۆر خراپمان دەداتێ دکتۆر ئارتریۆسس شەنتەکە کۆنێکشنە نابن پەلمۆنەری ئارتری و ئاوەرتە باشە بەهۆی پرۆستاگلاندین E2 I2 پارێزگاری لێ دەکرێت یعنی ئەویان ئێستا مانەوەکەی بەهۆی پرۆستاگلاندین E2 I2 ئەگەمە پرۆستاگلاندین E2 I2 کەمان بلوک کرد ئەوە لێتی نامینێت باشە دەبتەوەی کلۆز بوونی بەخۆی لە حاڵەتی ئاسایی قەپات دەکرێت لە وەختی لەدایک بوون بەڵام ئەگەر هات و قەپات نەبوو فەلەر تو کلۆز ئەو وەختی ئەمە لۆ دۆس یان ئەسپرینی دەدێنێ یان ئیندۆمیتاسینی دەدێنێت ئەوانە هەردووچەند NSAID دەڕەگەن دەبتەوەی ئینهیبیتی دروستکردنی پرۆستاگلاندینەکان و کلۆزەکە ڕوو دەدا No NSAID in the late pregnancy لەبەرەوەی دەبتەوەی premature closure of ductal arteriosus نابی ئەمە NSAIDەکان بەکاربینیم بەتایبەتی ئەسپرین لە حاڵەتی تاخیری ئافرەتی دونجیان واتە لە third trimester واتە لە مانجی 6 لە پاش مانجی 6 ڕاهاتە مانجی ئافۆناتە مانجینۆ ئەمە نابی بین ئەسپرینی بدەینە خاتونێکی دووجان نابی NSAIDەکانیان بدەینێ باشە ئەگە ئینفلامێشنیشە نەبوو لەبەرەوەی دەبتت دەبتە closure of ductal arteriosus لەبەی بیەکەی زۆر جاربێ لۆی دەگوازرێتەوە هێشتا لە دایک نەبووە ئەو دکتۆر ئارتریۆسی تو قەپات دەکەی لێ بەکار نایە بەڵکو ئەوەی زیاتر سەیفە بریتێ لە پاراسیتامۆڵ ئەویان زیاتر بەکاردێ دێنە ئێرە دیسمینۆریا چێت severe pain during menstruation باشە caused by local release of prostaglandin F2 alpha prostaglandin F2 alpha ئەوە بەرپرسە لەوەی کەوا دەبتەوەی لە بۆی ئەمە دیستراکشنی ئیندۆماتریال سێڵەکان ڕوودە لە وەختی menstruation لێ ئەو پرۆستاگلاندینە دەبتەوەی یوتراین کرامپینگ ئەوش پینفوڵە باشە دەبتەوەی کەشنگبوونی یوتراین ینی گرژبوونێکی تون ئەوش ئازار بەخشە لێ ئەمە دێنستەکەین NSAID دەدێنێ لۆی بلۆکی پرۆستاگلاندین F2 ئەلفایەکەی بکە وەکو ئایبۆپرۆفینێک شتێکی وای دەدێنی ئەو وەختی پرۆستاگلاندینەکە کەمتر دەبتەوە ئەو ئازارەش نامێت چکە ئەو لێرکوانە پرۆستاگلاندین F2 ئەلفا بەرپرسە لە پین لە یوتراین دێنە سەر ئێرە gastric mucosal effect ئەمە گوتمان COX-1 چ دروست دەکا دەبتەوەی چە بگورن COX-1 بەهۆی پرۆستاگلاندین E2 لەگەر I2 gastric protective دەبتەوەی پاراستنی mucosal gastric mucosa باشە neutralize HCl واتە ترشی مائیدە هاوسەنگ دەکات blood flow لە بۆ ستۆماک زیاد دەکات و دەکات خینەکی چاچی لە بۆ بچی ئەگەر هاتو ئەمە دەرمانی NSAIDمان بەکارهێنا باشە ئەو NSAID نەسلێکتیڤ بوو وەکو ئەسپرین کەوا ئەسپرین زیاتر مەیلی بەلای COX-1دا هەیە دێ بلۆکی COX-1 دەکات کەواتە بلۆکی ئەو پرۆستاگلاندینیانە دەکات کەوا COX-1 دروستی کردیە لێ میوکۆسال ئەوانە هەر هەموو ئەو خاڵە پۆزیتیڤانی باسمان کرد با بڵێن بلۆک دەبین لێ زۆر جا دەبتەوەی گاستریک ئەسەر قڕعای مەعیدە برینی گەدا باشە و دەبتەوەی بلیدینگ بەخۆی ئایۆن تراپینچ لێ ڕوودا ئینشاڵڵا لە سلایدەکانی کە ڕوونی دەکەنەوە زیاتر باشە بەڵام لە بۆ بابەتی با بڵێن کەسێکە کەوا ئەسەرێشنی هەبوو لە گاستریک ئەسەری هەبوو ئەمە نابی بین NSAIDەکان بەکاربێنین کۆنترائیندیکیشنە نابی بەکاربێت چ بەکاردێنین پاراستامۆلی بەکاردێنین لە بۆی free of gastric irritation هیچ کاریگەریی خراپی نییە لەسەر گاستریک وەروە selective COX-2 بەکاردێنین inhibitor لە بۆی COX-1ەکە normal functionی هەیە لە گاستریک کەواتەمە COX-2 inhibit دەکەین کەوا زیاتر بەرپرسە لە inflammation یاخود میسۆپرۆستۆلی دەدێنێ ئەوان پرۆستاگلاندین ئەنالۆگە یعنی میسۆپرۆستۆل وەکو پرۆستاگلاندینی E2 I2ەکە کارمان لە بۆ دەکات لێرکانە بلاد فلۆکە بە چ دەپارێزێت لێرکانە بە پرۆستاگلاندین I2 واتە
سايكلين وتمان فيزو دايليشن دكا واروها انهبيجي واروها ريجري دكا لبلاد كلوت indication for NSAID لبو فيفر بكاردي لبو بين بكاردي لبو روماتيك arthritis osteoarthritis لبو كومن نخوشيش كديزمينوريا لبو بين لبو هيديك لبو مايجرين باشا شقيقة لبو post operative pain لبو injury لبو ductal arteriosis كسب قبضنا ببكاري دينين acute gout man هي gout يعني نخوشي الشا باشا لزونجا كان روددا inflammation كذا اللي زونجا كان روددا دبي large dose اسبريني بكاربيني نابي لو دوسي بكاربيني تكو لو دوز اسبرين ما بكار هنا دبته يوريسيميا يعني يوريك اسيد زياد دبي نخوشي goutك خرابتر دبيت حتى اسبا خوي بطاطني عن دوزيتو لو لبر هاي دوز اسبرين ولو دوز اسبرين او كارليك الروددات بلام اگر بكار ما هنا اما لو دوز بابرين لو دوز اسبريني بكار ناينين بل كل دوز شي زياتري دديني اسبرين نابي بكار بلا كسا كواتمني ل 19 سال لبو خواري بتايبتي لبو تشهان نخوشي لبو فيرال انفكشن كان او نخوشاني بو فيروس توش دبن وكو انفلونزا و فاريسيولا باشا تشيكن بوكس لبو اوي بريفنت لبو بريفنتي رايس سيندروم كان رايس سيندروم تيا اوان نخوشيكا زيادة البرين القدودة انسيفالوباثي بدرن واروا هيباتوباثي يعني حملة زجري حملة مشتي او نخوشيا ردودة حتى استبطاعتي ندوز لهيتو لو اسبرين دبتوي دروز بوني او نخوشيا بلام لبروي تاخي كنوشي زور يعني سكديو رايس سيندروم يعني لبو درسو زور زلو كساني تمانية بتوكلو بكارناينين لبو كسك تماني خوار نوز ساربي لبو فيرال انفكشن كان عشان تكون عندي قناة بس كده لبو سيروبرالو ليفر خرابة زور زار هوي دبته هوي مردن لو حالتي تسامى زيادة بكاردين باراستامولي بكاردين يعني ستيرويد دراج كان بكاردين اما لو بويدرين انسيت عفوا دابا تجي بس ممكن بان ستيرويد الانتي انفلاماتوري دراج كما ستيرويد الانتي انفلاماتوري شمانه ستيرويد which got man inhibiti phospholipase A2 دكا نهالي اراكيدونيك اسيد دروس ببيت لو كان انسي ده كان نان ستيرويد يعني ستيرويد نينا اوان بكرنا لبوي زور زاد بتوي رايس سيندروم قاتل للثيرد ترايمستر اوف ذا بريجنانسي لباش اوي كابلا تماني ناوجي داش دبت الشج معك هذا لدايق دبي نابي انسي ده كان بكاربه ولا باش هنشو لبو خوار كسا نوز ده صال نابي بكاربه قد توسي فيرال انفكشن ببيت ادفيرس ايفكت كان يقول مان دبتوي غاستريك ألسر لبوي بروستاغلاندين E2 لغر I2 اوكي انهبت دكا كانش gastric protective باستا دبتوي gastric hemorrhage هروتر وهروها هربخوي أتصل برين زور زار دبتوي hemorrhage دبتوي أنيميا hemorrhage كاش دبتوي أنيميا باشا أنا بيوان ديام بيكو هي نوزيا وداريا أنوركسيا وأبدومينال بينو هم يام بيوان ديام بيكو بلا موضوع خلاص زور برينجا بليد دكا increased risk of hemorrhage باشا لبروي تي اكس اي تو كي وات ترومبوكسين اي تو كي انهبت دكا لو هيموراج اكي زياتر دبي ادفيرس ايفكت كان كي انسي دا كان لارينال دبتو هوي استبعسي دا كان صوديوم واتر ريتينشن بن دوباره ريابزوربشن بن دوباره حرب مشينو لاند استولو دبتو ايديماس دبتو سويلينج دبتو بريسكنو بلاد بريشر باشا واروا يوريك اكسكريشن يعني يوريك اسيد اكسكريشن بعضلين ديكريز دبي كم دبتو كواتا اوس زور خرابة لبو جوت ديزيز سيا يوريسيميا يوريك اسيد زور دبي دبتو جوت ديزيز الكوالا جونغا كان دا رودا دا اگر ما هاتو لودوز اسبرين ما بكار هنا دبتو ديكريزي يوريك اكسكريشن كارديوفاسكولار كلوزر اوف دكتور اتريوسس او يعني شتي باشا كوابا ما بكار دينين مايوكارديال انفاركشن ستروك ثرومبوسيس او انا تسبيدرين اگر اما بس لو دوز اسبرين ما بكار هنا لبوانا باش استارون شي داك نقولو بلام الحالة كانت كوازيا لحد بكار بنين لبو اوانش خراب دبيت اهرا دبتا hyperventilation للسي ان اسي واروا على يوترايني دبتا هوي زياد بوني ماوي سكبري واروا انهبيتي ليبري دكا لدايكون لبوي بروستاغلاندين انهبيتينج ليبرا
prostaglandins دەکا پریپەری یوترس دەکا لە بۆ لیبەر باشە by softening the cervix and promoting uterine contraction ئەمە باسمان کرد باسی prostaglandin F2 ئەلفامان کرد ئەویان زیاتر بەرپرسبوولەوەی کاتێکەوە ئەمە ئینهبیتی دەکەین دەبتە هۆی ئەوەی کەوە منداڵ لە دایکبوونەکە لە وەخت خۆی ڕوونەدا قچێک ماوەکەی زیاتر درێژ دەبێتەوە adverse of ئیفەکتەکانی تکەی NSAIDەکان وەکو ئەثما باشە نەخۆشی ئەثما با بڵێن چند زیاتر لی بەرپرس بوو لوکۆتراینەکانی C4 D4 E4 ئەوانە زیاتر دەبنەوەی ئەسما لەبەرەوەی با بڵێن وەکەوە بەڵام ئەمە ئەوانە بلۆک دەکەین کەواتە شتیتکە هەیە جاروێ هۆی هەر دەبتەوەی ئەسما ئێستا ئینشاڵڵا لە سلایدەکان کە زیاتر باسی دەکەین ئەسپرین سالیسایکلیک ئەسیدە باشە پێ دەگوترێت سالیسایکلیک ئەسید بەهۆی ئستەرەیسەوە دەبتە سالیسایکلیک ئەسیدەکە active form of aspirin يعني یەکەم جا دەبتە هۆی سالیسایکلیک ئەسید ئەو جا ئەوەیان دەبتە ئەنالجیسیک و ئەنتیپایرەتیک و ئەنتیفلامێشن باشە ئەن ئایۆنایزە لە ستۆمەک لەبەرچێ لە بۆ ستۆمەک بەخۆی pHەکەی کەمە یعنی با بڵێن ترشێتیەکەی زۆرە ئەسپرینیش تقریبا ترشێتیەکی کەمی هەیە باشە بورن ئەسپرینیش بەخۆی ترشێتیەکی کەمی هەیە هەر لەبەر هەندێش ئەسپرینکەوە ویک ئەسیدە ستۆمەچ ئەسیدەکەی زۆر بەقوەتە لێ ئەسپرین ئەن ئایۆنایزدا سالیسایکلیک ئەسید ئەن ئایۆنایزدا لێ لەو حاڵەتەیدا ئەبزۆرب بووە پاشەوەی دەستە خین لە بڵەت زیاتر ئەلکلاینە تفتە لێ ئەسپرینەکە وجارە ئایۆنایزت دەبی لەو حاڵەتەی ڕوو دەدا ئایۆن تراپینگ ڕوو دەدا لێ دوو سانەکە دەگەڕێتەوە لە بۆ گاستریکی و زیاتر کەواتە ئەسپرینەکە هەر ئیش لەسەر گاستریک میوکۆسیەکان دەکات لێ ئەدڤێرس ئیفەکتەکەی گەلە زۆرە لە گاستریک دەبتە هۆی هیمەتمیسس یعنی ڤۆمیتینگەکەوە خینی لەگەڵبی و هەروەها ئۆکەڵ بڵەتوس بە شێوەیەکی نهێنی یاخود شاراوە هەست پێ ناکرێت ئەتو هێدیەتی خینت لەدەست دەدەی باشە دەبتە هۆی گاستریک بلیدینگ وهروەها دەبتە هۆی حتى ئایرۆن ئینسەفیشنسی باشە دەبتە هۆی کەمکردنەوەی ئاسن لە لەشدا لۆ چونکە کاتێکەوە تووشی هیمۆڕۆیج دەبی تووشی بڵەت لووز دەبی ئەتو ئەو ئاسنەی لەدەست دەدەی کات بە هیمۆگلۆبینەکەی وەیە دوای ناتانی بەدەستی بینیەوە ئەسپرین دراگ ئینتراکشن بە زۆر لەسەری نەڕۆن دێن یەکەم جار باسی یوریکۆ یوریک ئاکتینگەکان دەکەن یوریکۆ یوریکەکان چنە یوریکۆس یوریکەکان ئەوانن کەوا دەبنە هۆی ئەوەی کەوا ئەکسکریشنی یوریک ئەسید زیاد ببی لە بۆ چ بەکاردێ لە بۆ نەخۆشی گەوتەکان بەکاردێ لە بۆ چارەسەر تریتمنت ئۆف گۆت باشە وەکو چێ پرۆبینیست بەڵام ئەسپرین بەخۆی ئەنتاگۆنیسمە لە بۆ یوریکۆس یوریک ئەسپرین ئەنتاگۆنیسمە لە بۆ یوریکۆس یوریک واتە چ ئەسپرین دەبتە هۆی ئەوەی کەوا یوریک ئەسید کەمتر دەربدرێت بەڵام پرۆبینیست دەبتەوەی ئەوەی کەوا یوریک ئەسید زیاتر دەربدرێت لێ لەو حاڵەتەی کۆنتراکشنەک ڕوودا لێ دەبی وە بکەن زیاتر ئەو دوو دەرمانی پێکەوە بەکارهێنین کەسێکەوە نەخۆشی گەوتی هەیە نابی ئەسپرین بەکار بینیت بەڵەو دۆست ئەسپرین ئەن ئۆڕەل ئەنتیکۆگولەنت وەکو وارفارین و سەلفۆنی یوریا ئەوانە ئەنتیکۆگولیشنن باشە ئەسپرینش هەروەتر هەر ئەنتیکۆگولیشنە کەواتە زۆر زار لەوانەیە بتەوەی حاڵەتی بلیدینگ چکارێکیان ئەنتیکۆگولەنتن کەواتە ئەنتیکۆگولەنتەکە ئەوانە وەکو سینێرجیست کار دەکەن لەوانەیە بتە حاڵەتی بلیدینگ ئەسپرین ئەن ئەنتی هایپەرتێنسڤ ئەمە گوتمان ئەسپرین لە گورچیلەدا دەبتە هۆی هەڵمژینەوەی سۆدیۆم و واتەر باشە وەچی ئەوانە هەڵدەمشتەوە بڵۆد پرێشەری زیاد دەکە ئەنتی هایپەرتێنسڤەکانش بڵۆد پرێشەری کەم دەکەنەوە کەواتە ئیشەکەیان حەکسیەکە لێ دراگ ئینتراکشن ڕوو دەدات ئەسپرین لەگەر دایورێتیک ئەمە دووشانەکە هەرما قسە ئەسپرین سۆدیۆم و وەتەری لە کیدنی ڕیابزۆرب دەکە لێ دایورێتیش دەبتەوەی میسپێکردن وەکو تیازایدەکان وەکو فیۆڕسیمایدەکان باشە لێژ لەو حاڵەتەشدا بلانتینگ ئۆف دایورێتیک ئیفەکت ڕوو دەدا یعنی کاریگەریەکەی دایورێتیەکان کەم دەبتەوە لێ ناکرێت پێکەوە بەکاریان بهێنین
ئەو زارە دێنە سەر بابەتی پاراستامۆڵ ئەستامینۆفین. پاراستامۆڵ چییە؟ لێرکانە NC دەکەن سترۆنگ ئەنتیپارەتیک و سترۆنگ ئەنتی ئەنالجیسک و ئەنتی ئینفلامێتەرینە، بەڵام ئەسیتامینۆفین یاخود با بڵێین پاراستامۆڵ دژە تایە و هەروەها دژە ئازاریشە، بەڵام دژە ئینفلامیشن نییە. باشە زۆر زۆروی کە دژە ئینفلامیشنەکەی کار لەسەر کۆکسیەک و کۆکستو ناکە، هەتا ئێستا وەدی ترابێت و دەرەن زیاتر پاراستامۆڵ کار لەسەر کۆکسێ دەکە و بەدڕەگەکی NSAID حسابی ناکەن لە زۆربەی سەرچاوەکان، بەڵکو بابەتەکی سەر بەخۆی لە بۆ دادنێ. باشە نۆ پێریفراڵی ئەنتی ئینفلامێتەری ئاکشن لە بۆی ئەمە لە پێریفراڵ ئەمە کۆکس 1 مان هەیە لەگەر کۆکستو لە سنترال نەرڤس سیستەم کۆکس 3 مان هەیە. زۆربەی هەتا ئێستا زۆربەی تیۆریەکان وایە دەرێن پاراستامۆڵ بلۆکی کۆکس 3 دەکات لە CNS لێش دەبتە هۆی ئەنتیپارەتیک و ئەنالجیسک، وەروە هەتا ڕاددەچ کەمیش ئەنتی ئینفلامێتەری ئیفێکتیشی دەبی. چۆن بەکاردێ دەتوانین بڵێن دژە تایەکی باشە و هەروەها پێکەوە لەگەر ئەسپرینی بەکاردێن لە بۆی ئەو پاراستامۆڵ زیاتر ئیش لەسەر سێنتڕەڵی دەکات، ئەسپرینیش پێریفراڵی کەواتە جارویە پێکەوە هەردوو درەگ دەنووسێ. ئەنتی ئینفلامێتەرێکی باش نییە، وەروەها پۆر ئینهیبیشنی پرۆستاگلاندین لە بۆ پێریفراڵ تووشی و کاتە کار ناکە سەر کۆکسیەک و کۆکستو کۆکسیەک و کۆکسدوی ئینهیبت ناکات. پاراسیتامۆڵ کوم مێتابۆلیزم دەبی بە کۆنجوگێشن لەگە گلوکۆرۆنیک ئەسید لەگەر سەڵفەیت، ئەوە لە حاڵەتی نۆرماڵ. باشە بە ئەتڤێرسی فەکتەکانی بە شێوەیەکی عام دەرمانێکی زۆر 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 سەیفە، باشە بەڵام لەوانەیە ببتەوەی نیۆڕۆپاتی لەندێک حاڵەت دەگەت و زۆر زۆر بەکارهێنا لێ ئەو درەگە لە بۆ کڕۆنیک پێشنەکان کەمتر بەکاردێ، زیاتر لە بۆ ئەکیوتی بەکاردێ، لە بۆ یەگەت و بە مدەی ساڵ زیاتر بەکاری بینی لەوانەیە ببتەوەی نیۆڕۆپاتی. وەرە با بین باسی پۆیسنینگی بکەین، بابەتێکی زۆر گرنگ ئەکیوت پاراستامۆڵ پۆیسنینگ. بەخۆی پاراستامۆڵ دۆزی چارەسەری لەگەر دۆزی کوشندەی ماوەکەی گەلە زۆرە، تقریبان 10 هەندەیە. باشە لێکەش ئیلاگە کابرا ڕێژەکی زۆر زۆر بخۆ ئەو تووشی پۆیسنینگ ببی یاخود بەخۆی ئیشکالێکی لە لیڤەری خۆیدا هەبێت، چکە لە لیڤەر زیاتر مێتابۆلیزم دەبێت پاراستامۆڵ. لە چڵدرن لۆ هیپاتیک گلوکۆکۆڕۆنیدێشنیان هەیە، باشە کەواتە گلوکۆکۆڕۆنیدەکانیان کەمە، لێ لەوانەیە ئاسانتر تووشی پۆیسنینگەکەی بن. با بڵێن لێرکوانە لە بۆ منداڵ زیاتر ئەو دۆزە دیاریکرێ، بەڵام لە بۆ گەورە ئەگەمە 10 گرام زیاتر پاراستامۆڵ ماخوارد، یعنی پاراستامۆڵ بەهەم لە کوردستان چەندە 500 میلیگرامە، ئەگەمە هاتین 20 دانەی وا ماخوارد تقریبا دەکاتە 2 دەستە، لەو حاڵەتەی تووشی تۆکسیستی دەبین. چ ڕوودەدا؟ هیپاتیک نیکرۆسیس ڕوودەدا، خانەکانی جگەرمان تووشی نیکرۆسیس دەبن، لێش لە بەرەوەی جگەر زیاتر بەرپرسە لە بۆی بیلیروبین، لێ جۆندس ڕوودەدا، های دۆز پۆیزنینگە لەوانەیە بتەوەی دێت کوڕ دەدات. بابین لێرکانە ڕوونی بکەینەوە. ئەمە کاتێکەوە ئەستامینۆفینەکی بەکاردێنین، پاراستامۆڵیی بەکاردێنین، کەمتر لە 5 لە یورینجارێ دەردەکرێت، ئەو کەنت کە گلوکۆکۆڕۆنیدێشن و سەڵفێشنی بەسەردادی لە حاڵەتی نۆرماڵ. باشە ئەو دەردەکرێت، ئەوانە لە بەرچێ لە بۆی مۆرسۆلی بڵە ئاسانتر دەردەکرێت. باشە بەڵام ئەگەر هاتوو ئەمە لارج دۆستمان بەکارینە، بابرێن لە حاڵەتەکی زیاد لە حەدمان بەکارینە، ئەوە لە حاڵەتی نۆرمال مێتابۆلیزمە. بەڵام ئەگەر ئەو پاتوێ پڕ بوو ساچوریتد بوو، باشە دێن بە سایتۆکرۆم P450 مێتابۆلیزم دەبی. باشە لەو حاڵەتەش ئەستامینۆفین دێدەگۆڕی لە بۆ مادەچ کە پێی دەگوترێت بە کورتکراوەکەی NAQBI، ئەم دەرم ناقبل ئەو دەنازەمە گۆک و گارسیەکەم. باشە NAQBI کە ئەویان با بڵێن فری ڕادیکەڵە، وەکو فری ڕادیکەڵ کار دەکات بە خانەکانی جگەرەوە دەنووسێت و تووشی نێکرۆسیان دەکات. ئەدێمە کووە بکەین NAQBI کە با بڵێن ئەو زیانی نەمینێ دێن بە گلوتاثیۆن دەبەستنەوە، ئەوە ئەنتی ئۆکسیدەنتە. باشە دەبتەوە هۆی دیتۆکسیفایدە NAQBI. بەڵام هەندێک حاڵەت هەیە کەوا ئەمە ڕێژەکی زیاد لە حەد ئەستامینۆفینمان بەکارهێنا، نارم حاڵەتێکی خۆکوژێت بزانێت چێ پاراستامۆڵی زۆر زۆر بەکاردێنی NAQBI زۆر زۆر زیاد لە حەد زیاد دەبی، لێ بە گلوتاثیۆنەکەش چانابی، گلوتاثیۆنەکەش ساچوریتد دەبی، هەمیان ئیشەکانی خۆیان دەکەن و نامێنێ، لێ دەبتە هیپاتیک نیکرۆسیس. باشە هیپاتۆسایت نیکرۆسیس. چ تریتمنتە چی بدەینەکە کەسێک هات گوتێنەوە 2 دەستە پاراستامۆڵ خواردیە، باشەواتە تەماشا دەکەی لەسەر مردنیە چی لێ بکەین لەوەی ئەو تۆکسیسیتیەی نەمینێ. باشە پاراستامۆڵ تۆکسیسیتیەکەی بە چ تریتمنت دەبی؟ بە ناک
ناكتيا ان اسيتايل سيستين او دراجكا بيدا قلت باراستامول انتيدوت عكسي باراستامول اللود ستاكاتن دي اللي جاتي او ان اي كيو بي اي بجلوتاثيون وبنسيدي بناكي ودنسيو ديتوكسيفاي دبي يعني وكو جلوتاثيون ايشا كمان لودكا لا ليفر باراستامول لبوت بكارد لبو هيديك مايجرين لبو بين باشا او يعني زوز مهمه فيرست تشويس لبو اوستيو ارثرايتس بلام لبو روماتيك ارثرايتس بكارنا تكون روماتيك ارثرايتس يعني كرونيكا ليش من باراستامول يزول لبو كرونيك ديزيز كان بكار ناين وهو سيفست لهميان بابرين كم زيان ترى لهميان سلامة ترى انتي بارتيك باشا ديجا تا لمن دالا لبو ينابته هو رايس سيندروم اما قلت مع اسبرين دبته هو يعني انسى كان دبته هو رايس سيندروم تو رايس سيندروم هو بكا كابرن توشي نخوشه چي توندي انسيفالوباثي وبابلن هيباتوباثي بيدرن دزگر ومشي توشي نخوشه چي توندي قلت مع تا است ميكانيزم باكي ندوز رايتو ليس gastric irritation لبو معدة هيز مشكلة إني نابته هو ulceration نابته هو bleeding باشا نابته هو prolonged bleeding time hypersensitivity كي زور كما باشا وأروى تقريبا تاني هم كسر بكاري بني حتى عفرت تجاني تاني بكاري بني no significant drug interaction يدرك كي زور كما هم ل أسبريني أو هم interaction ما نهبو لقر يوروكوز يوريكا كان لقر أنتي كواغولانتا كان لقر أنتي هايبرسنتيف كان لقر دايوريتيك كان هم يعني drug contraction ما نهبو دينا سر selective COX-2 inhibitor أو يعني بشي ويش selective تنها كار لسر COX-2 دكا كار لسر COX-1 ناكم قلت ما بتبي ناس شنو كلمة كوكس لنا وكلمة أو كي تاعها قلنا نمونة سيليكوكسيب تنها كار لسر COX-2 دكا تنها COX-2 inhibit دكا كوابر بسلا inflammation أو يعني دبتا بيبتيك أرسرة كي لسرة لو كذا كوا بيبتيك أرسرة هبي أما يعني باراستامول يدني يعني selective COX-2 inhibitor يدني أجر inflammation هبي لو شو يعني أسبريني بكار ناين ياخد ناس سيلكتيف مكان لبوي أوان زيادة دبنا أوي بليدين جروب ده لجاستريك واروا أصلا كي خراب تري دكان do not depress TX82 أما قلت ما TX82 thromboxane A2 بهوي COX-1 ودرج دبي أوانش COX-1 inhibit ناكن كواتا اللي ذكرن كواتا أوان زيادة دبته هوي coagulation ليركون لو عالتي coagulation زيادة رود ده تكما coagulation كي inhibit ناكن واروا vaso constrictionش رود ده زيادة كما علاقة مع ال TX82 inhibit platelet aggregation ناكن prolong واروا كاتي خوين بربون نكش بخوين درج ناكنو تونك اوانس دكن reduce prostacyclin دكن PGI2 اما قلت ما PGI2 TX82 ايش كان حكسيكا او عندبتوي او platelet aggregation رونه دات او عندبتوي او روب دات كاتا كلوتين دير كان روب دات اجري كلوتين من زيادة واروا او فيزو دايليشن او فيزو كونستريكشن ودكا ملولا كان خوين زياتريش تصق ببنوا الكلوتين جيش زيادة كاللوه ديس انتفانتجا كي لبوتسيا لبو زياتر كارديو فاسكولار ديزيزا كان برشتيان زياتر دكات باشا واروها دبتهوي بهوي انهبيتي ياخد كم كرنوي بروستاسايكلين دبتهوي بروثرومبوتيك ايفكت يعني دبتهوي اوي ثرومبوسيس اسانتر دروس ببيت لبوت بكاردي لبو بيشنت انا بكاردي كوا بابتيك تبدرن gastric ulcer يعني هي باشا peptic ulcer باشا هماشتا روماتويد ارثرايتس اوستيوارثرايتس واروا لبو بينيش بكاردت واروا لبو كونترا انديكيشن كي لبوت يعني لبوت حالته كمنا بكار من لان بعام لبو نخوش كان يضل بون سيربرو فاسكولار اكسيدنت ميشيو ملولا كان واروها IHD ischemic heart disease اوشان هر نخوشي heart disease اسكيميا كابر بخوي اسكيميكيه تشبي كلوتين جي زياد كي واروها فيزو كونستريكشن زياد كي باشا لبو نخوشي هايبرتنسف لو تبخد تستكي بخوي اوي كوا اوي انهبت دكي فيزو دايليشن نكا كم دبتو فيزو كونستريكشن نكا زياده بكوتا هايبرتنشن نكا تخرب تر دكي نابي بكار بيت واروها congestive heart failure لبندرش بكار نات اوشان اوخشتيا كوا زياتر باسي اوي دكا كوا افينيتيان لبوچان كوكسي زياتر باشي ويتش سمري ناس سيلكتيف وسيلكتيف كوكسا كان لبوتس بكاردن هر دوچان انالجيزيكن ديجا ازارن ديجا تانا ديجا هاوكردنن بلام انتي بليتلت اجريجيشن ناس سيلكتيف كوا دكا بليتلت اجريجيشن روندات بلام لير كوانا اجريجيشن رود دالو عالتي كلود زياتر لو لبو كارديو فاسكولار ديزيز كان كامتر سيلكتيف كوكس دو بكاردت
وهروها gastric mucosa damage ئەویان دەبتەهۆی ئەوەی زیان بە معیدە بگەنی و بتەهۆی قڕعە معیدا پێپتیک ئەلسەر بەڵام ئەویان نابتەهۆی پێپتیک ئەلسەر باشە هەردووچیان دەبنەوەی ئەوەی renal salt water retention يعني هەردووچیان دەبنەوەی ئەوەی سۆدیۆم و وەتر زیاتر لە renal reabsorb ببتەوە وهروها delay یاخود prolonged of labor ماوەی لەدایک بوونەکەی زیاد دەکەن و دەکەن منداڵ زیاتر لە چیدا ببینێتەوە وەختی لەدایک بوونەکەی بە پاش دێخن باشە دکتەر ئاتریۆسس کلۆسەر ئەوە لێرکوانە ماژە پرسیارێک لەسەر هێشتانە دێتەوە لێ ئەمە زیاتر نەسلێکتیڤ بەکاردێنی وەچی باسمان کرد زیاتر ئەسپرین بەکاردێت بە شێوەیەکی عام ئەسپرین سنسیتیڤ ئەسما پریسیپیتیشن باشە لەوانەیەشە ئەسپرین ببتەهۆی ئەسما لێرکوانە بەڵام لێرکوانە نابتێت باشە ئەسپرین لۆ دەبتەهۆی ئەسما ئەمە گوتمان ئاراکیدۆنیک ئەسیدمان هەیە ئەو ئاراکیدۆنیک ئەسیدە یان بە کۆکسدا دەڕوە یان بە لۆکس ئەگەر هاتووەمە ئەو کۆکسەمان ئینهیبت کرد ئەوەی دەمینێتەوە دەبی بێرەدا بڕوە بە لۆکس ئەوەش دەبتە لوکۆتراین ئەو لوکۆتراینش دەبتە CD و E4ەکان ئەوانش دەبتە برۆنکۆ کۆنستریکشن واتە ئەگەر ئەمە کۆکسمان نەهێش ئەو ئاراکیدۆنیک ئەسیدانە زۆربیان دەبنە لۆکس لێش تووشی ئەسمامان دەکەن لێش گوتم لە دواییدا باسی دەکەم ئەسپرین کو دەبتەوەی ئەتما ئەوشیان سەمەریەکە لە بۆ چ بەکاردێ زیاتر بوون لە پاراستامۆل لە بۆ چ بەکاردێ یاخود کەس نەخۆشەکەەوە ئەسمای هەبی ئەمە چیان نەوە بەکاردێنین ئیشەڵڵا هەر بە خۆتان بیخینەوە لە بۆی شەرحمان کردیەوە بەتەواتی لێ تێدەگەن تۆپیکەڵ ئەنسیدەکانمان هەیە پێنیتریشنیان باشە وەکو چمان هەیە ئەمە ڤۆڵتارینمان هەیە بە شێوەی جێڵ بەکاردێ وەکو دیکلۆفیناک ڤۆڵتارین هەر بەخۆی دیکلۆفیناکە هەماشتە باشە بەسەوە ناوی پراندەکەی دیکلۆفیناکە ئەوان هەمیان ئەنسیدن لە بۆ ئۆستیۆئارترایتیس بەکاردێن کیتۆڕۆلاک باشە ئەویشیان لە بۆ سیزنال ئالەرجی کۆنجەکتیڤایتیس بەکاردێن هاوکردنی چاو و هەروەها ئینفلامێشن و پێین لە پاش ئەوەی نەشتایگەری چاوی دەکەین ئەمە چی بەکاردێنین کیتۆڕۆلاک ئەوجا کیتۆڕۆلاک لە بۆ سڤیر پێینیش بەکاردێن بە شێوەی تابلێت وەروها بە شێوەی ئایڤیش بەکاردێت تقریبا ئەنسیدەکان کە زۆربیان بە شێوەی تابلێت بەکاردێن بەڵام کیتۆڕۆلاک بە شێوەی ئایڤیش بەکاردێت لە بۆ سڤیر پێین بەڵام کابراەک ماڵ ئۆر بابرێن پێینەکی مام ناوەندی هەبی یان زۆر سوچێ هەبی ئەمە زیاتر ئەسپرین دێنین بەڵام ئەگەر پێینەکە زۆر قورس بێ ئەمە کیتۆڕۆلاکی بەکاردێنین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات